پیغمبری خوا صلی الله علیه و سلم بومان بعض ذكاء فرمي إن العبد إذا كان في إدبار من الدنيا وإقبال على الآخرة الله عبد إنسان كاتك جيشت السرمرق يتروا الدنيا بجيلو برو قيامة دروكاتي روح يشانتي لو كان ثانية أخيرة إما روا بدياري ودانشتوين أولي جان الله الروح درجت لو كان ثانية سبحان الله خواهي قورة برشاوي أكاتوا شاي ترشاي دنيا نابينت شاي روحك كريتو دواي أو روحكي كاتێککە چاوە کاتۆ سەیرەکە تا چاو کارەکە فریشتەی خوا هاتۆ چوار دەوری گرتووە ئەفەرمێ يجلسون منه مد البصر حتا چاوی بڕعەکە مەلایکەت هاتووە کەسی ئیماندار مەلایکەتەکان کە هاتوون مەلایکەتانێکی جوان سیمایان نورانی دەم بە پێکەنین و خەندا پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەفەرمێ کفن و حەنووتیان پێیە یعنی کفن و بۆنی خۆشیان پێیە کفنیان هێناوە بۆ ڕۆحەکەی ئێمە لە دنیا خەریکی ئامادەکردنی کف نەبین بۆ لاشەکەی مەلایکەتەکان لە بەهەشتەوە کفنیان هێناوە و بۆنی خۆشیان هێناوە بۆ ڕۆحەکەی هەر ئەو چاوتروکانەیە کە ئەو ڕۆحە ئەکێشن پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ قەترەی ئاوتان دیوە لە دەمی دۆلکە کە قەترێکەکەوێتە خوارەوە ئەفەرمێ ڕۆحی ئیماندار ئاوا دێتە دەر وەکو دڵۆپەیەک ئەتکێ وەک دڵۆپەیەک ئەتکێ ئەم ڕۆحە لەگەڵ وەرەگیرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمێ چاوتروکانێک ڕاناگیرێ ڕێگە خرێتە ئەم کفنانە و بەرەو ئاسمانە ڕفێندرێت کاتێک کە ڕۆحی ئیماندارەکە بەرەو ئاسمانە برێت پۆل پۆل مەلایکەت کە بەلایەنە تێپەڕن ئەڵێن ئەی ڕەحمەتی خوای لێ بێن بۆ نەخۆشە بۆنی کێیە ئەم قافڵەیە ئەم مەوکیبە ئەم وەفدە وەفدی کێ ئەمە کێن ئەوانجا ڕۆحیانەتی فڵانی کوڕی فڵانمان پێ بە خۆشترین ناو کە لە دنیایە حەزی کردووە ناوی بنێن حەزەکەی بە چ ناوێ ناو بنێن حەزەکەی برادەرەکان و خەڵک بە چ ڕێز و حورمەتێکەوە ناو بنێن ئەڵێن فڵانی کوڕی فڵانە کە لە فڵانە ڕۆژە فڵانە ئیشیە کرد یا کاری ئاو ئیشە بۆی کرد جوانترین ئیشە کە بۆ قیامەتت جێی گرتووە لە نوێژە لە ڕۆژووە لە عیبادەتە لە جیهادە لە ذیکرە لە چییە ئەڵێ ئاو پیاو بکە ئەو ئیشانەیە کرد بۆیە خوا خۆشیەوێت مەلایکەتەکان جەڵێ ئەی ڕەحمەتی خوای لێ بێ ئەگەر سوور بێ لەنا ئەو هەموو فەساد و بێدینیا چۆن دەرچووە سبحان الله ئەبێت پیاوێ بوو بێ هەمووی دوعای خێری بۆکەن پۆل پۆل مەلایکەت دەست و دەست بە خێراتنیەکەن و فەرمووی لێکەن تاقمێکی کە بۆ تاقمێکی کە هەتاکە ئەگاتە ئاسمانی دنیا ئاسمانی یەکەم لە ئاسمانی یەکەم ڕوخسەت وەرەگیرێت پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ مەلایکەتەکان ئەڵێن ڕوخسەتەیە ئەم ڕۆحیانەتە بێنینە ئاسمانی یەکەم ئەوان ژەڵێن کێتان پێیە ئەڵێن فڵانی کوڕی فڵان بۆی بزانە ئەمە شتانە هەر هەمووی لە لای ڕەب العالەمین هەموو بە سیستم و بە نیظامە ئەمە ئەگەڕە لاوژە نییە و بەرەڵایی نییە وەکو دنیا اینجا ئاچیتە ژیانێکەوە ئەمەندە سیستمەکانی لادانی لێ نییە خوای گەورە چۆنی فەرمۆ چۆنی ئەمر کردو هەمووی وایە ئەڵێن ڕۆحیانەتی کێتان پێڵە فڵانی کوڕی فڵان داڵێ بۆ سەباب زانی ئەمر دێ لە لای خواوە سەری خەین بۆ ئاسمانی یەکەم دەرگای لێ بکەینەوە کە ئەمر هات ئیزن هات وتیان ئابەڵێ ڕۆحیانەتی فڵان کەس ڕوخسەتی پێدراوە بێنە ئاسمانی یەکەم دەرگای ئاسمانی یەکەمی بۆ کرێتەوە چێتە سەرەوە بۆ دووەم عینەشت بۆ سێم عینەشت پۆل پۆلی مەلایکەت بە خێراتنەکا و ئەیگەنە ئاسمانەکەی دوای خۆیان هەتا ئەگاتە ئاسمانی حەوتەم لە ئاسمانی حەوتەم اینجا ڕەب العالەمین فەرمانە فەرمێت پێیان ئەڵێ ئەوە عەبدی خۆم و ئەیناسم لێی ڕازیم بیبەنەوە بۆ قەبرەکەی بۆی بکەن بە باخێ لە باخەکانی بەهەشت بە مەدە البەسەری خۆی هەتا چاوی کارەکات لە ڕوایەتێکا فەرمێ هەفتا گەز بۆی بکەن بە باخ و بە فەوزایی لە باش پێی بڵێن با ئیسراحەت کات تا ڕۆژی قیامەت زیینوویەکەم و حسابی لەگەڵاکەم ئەمە حساب نییە ئەمە بەس ئیمانەکەی دەرکردەوە بە ئیمانەوە هاتووە خوای گەورە خۆی زانێ ئەم عەبدی بەهەشتیە بەم پێشوازیە ئەڵێ وە کتابەکەشی لەکوێ بۆ دانن بە کتێبەوە هاتووە کتابی لەگەڵایە هەروە نەهاتووە نامەی عەمەلەکەی کە مەلایکەتەکە هەموو کردەوەکانی نووسراوە ئەویش لەگەڵایە ئەڵێ کتابەکەی لە عیلیین بۆ دانێن عیلیین شوێنی پێغەمبەرەکانە لە بەرزاییەکان بۆی دانێن لەوێ بۆی هەڵگرن هەتا ڕۆژی قیامەت خۆم حسابی لەگەڵاکەم نامەکەی لەوێ و خۆشی بۆی بکەن بە باخی لە باش با ئیتر ئیسراحەت کە لە ناخۆشیەکانی دنیا تا ڕۆژی قیامەت زیینوویەکەمەوە ئینێرم بۆ بەهەشت باش ئەی کافر خوا پەناما بە